بەم دوایانە مانۆرێکی لەشکری هێزی ئاسمانی چین بۆ سوپای ڕزگاری میلی چین ساز کرا. ئەم مانۆرە لە ڕاهێنانەکانی پێشووتر جیاوازترا. ئەم جارە سوپا لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوانەکانەوە کراونەتە ئامانج. بردومانە ئاسمانیەکە ڕاستەوخۆ بەربنکەی ناوەندی سوپا کەوت. موشەکی سەرشان پێکەوە لەگەڵ یەکەی چەکی دژە فڕۆکە وەڵامی بردومانکردنی فڕۆکەکانی هێزی ئاسمانی چین دەدەنەوە و سەرجەم ئامانجەکان تێک دەشکێنن. دواتر هەرخۆیان هەڵدەستن بە گواستنەوەی سەرجەم سەربازەکان بۆ بنکەی دووەم. لە هەمان کادا ڕادار بردومانی لە ئاستیکی نزمدا لەلایەن فڕۆکانی دیکەوە ئاشکرا دەکات هێزەکانی بەرگری ئاسمانی دەست و برد بەرپەرچی فڕۆکەکانی دوژمن دەدەنەوە بەهۆی ئەو موشە هەڵگرانی کە بەم دوایانە دروستکراون. ئەم ڕاهێنانە ماوەی 3 شەو ڕۆژ دەخایێنێت. هەروە هێزەکانی بەرگری ئاسمانی 7 نۆرەی بردومانی شەویان ئەنجامدا لە پێناو زانینی توانای سوپا بۆ دەستهێنانی زانیاری لەبارەی بردومانە ئاسمانیەکانەوە و ڕێگریکردن لە فڕۆکەکانی دوژمن و دەرچوون لە ڕەهەندە جۆرا و جۆرە بازنەیەکان لە بەرزایە جیاوازەکانەوە.